لا كركوكو برز دكتور فرمان هداية نصر وشاوديري سياسي من قلدا قلت تقول لك الله كاين سبعة بدوخية استاي كركوك إداريني كركوك دتوانيت شي بو كرد كات دكتور سلطان سلاف دكتور فرمان يعني تعريب بردوامه يعني حولتي داين جو كرد كركوكي بجه بهيلن شەوتان باش سەبارەت بە پرۆسەی بە عەرەبکردن پرۆسەیەکی درێژخایانە درێژە بێتەوە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بەڵێ سەپێنراو بەسەر کەرکووکە لە ئێزیدخانەوە تا گاتە خانەقین کورد ڕوبەڕووی هەموو جۆرەکانی بە عەرەبکردن بۆتەوە بە ئێستاشەوە و پاش هەڵوەشانەوەی ڕێکەوتنامەی 11 ئازار لە 75 بەدواوە بە بڕیارێکی بەناو ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش کەوتنە پرۆسەی بە عەرەبکردن ئەوە بوو زۆربەی ئەو شوێنانەی کە زۆرینە کوردن وەکو چەمچەماڵ و دووز و کەلار و کفری و ئەم شوێنانە هەمووی دابڕا لە کەرکووک خەڵکی کورد ڕاگوێزرا بە سەدان هەزار و ئەنفال کرا ئەوەی کە بەعس تەواوی نەکرد ڕاکان جوبوری لە ماوەی ڕابردووە ئەو ئامانجەی حزبی بەعس و شۆڤێنەکانی لە کەرکووکە جێبەجێ کردووە زۆر بە دروستی بۆ خۆیان وەکو ئەو بیرە شۆڤێنی و ڕەگەزپەرستی کە هەیەە زۆر بە جوانی جێبەجێیان کرد و کوردی شەر چەند ساڵە تەماشاکەر بوو بڕاستی کورد نەیتوانێت بەرگری لە خۆی بکات لە پاش 16 ئۆکتۆبرەوە کورد ژێردەستەی پرۆسەی ڕەگەزپەرستانی عەرەبە لە کەرکووکە و ئێستاکە کورد لە قۆناغێکی مەترسیایە چونکە زۆربەی زۆری هەموو شتێ بەدەست عەرەبەوە تا لە کەرکووکە بە تایبەت شتە ئەمنیەکان کاک ڕێبوار پارێزگاری کەرکووکە من هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەڵام عەرەب زۆر ڕەگەزپەرستانە بیرەکەنەوە وەکو کورد بیر ناکەنەوە هەر کاتێکش کورد دەسەڵاتی هەبێ یەکسەر باز برایەتی و یەکریزی و نازانچی نەتەوەکانەکە لە کەرکووک هەر نەتەوەیەکش دێ کە دەسەڵاتی هەبێ بەسەر کووردا هیچ بەزەیەکی بە کووردا نایەتەوە بە ئارەزی خۆیان کووردە چەوسێنەوە بەڵێ دکتۆر ئێستا ئەوە پارێزگارێکی کورد پارێزگاری کەرکووکە ئەم ئیدارەنووی کەرکووک ئەم پارێزگارەنووی کەرکووک ئەتوانێت ئەم بڕیارانە هەڵبۆشێنێتەوە دەتوانێت ڕێگری بکات لەم تعریبەی ئێستا هەیە من کاک ڕێبوار لە نزیکەوە ناسم کوڕە کوردێکە و کوڕێکی بەڕێزە هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەڵام هەندێک شت هەیە پەیوەندی بە یاسای بەعسەوە هەیە یعنی ئەوە سێ پارێزگاری کورد هەبووە لە پاش ڕوخاندنی ڕژیمی دەسەڵاتی بەعسی لە عێراقا لەلایەن هاوپەیمانانەوە کەس نەیتوانیەوە ڕێگە لە جێبەجێ کردنی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی بەناو شۆڕشی بەعسەوە بگرێ یعنی خۆی ئەبێ ئەمە ڕیشە کێش بکرێ کاتێک کە کورد دەوڵەتی عێراقی دروست کرد لە پاش ڕوخاندنی بەعس ئەبوایە هەموو ڕێوشێنەکانی ڕێگەگرتن لە دووبارە سەر هەڵدانەوەی بە عەرەبکردن لە بناوچەیە ئەوانەی دەستەبەر بکردایە جارێکی تر دەرفەت نەبووایە کە عەرەب بێتە سەر ماڵ و سامان و دەغڵ و دێ و ژن و پیاوی کورد دەربەدەر بکات لە شوێنی خۆی دەغڵەکانمان بستوێنێ بۆیە ئەمە بە یاسا ئەوان ئێمە هاتوونە ڕوبەڕوومانە بنەوە ئەبێت ئەم یاسایە بنەبڕ بکرێ ناکرێت ئێستا بەس وێنەکانی سەدام حوسێن لابراوە یعنی ئێستا هەر هەمان بیری بەعسی حکمی عێراقەکە فەرمانڕەوای عێراق هەر بەعسیەکانن هەر بیری بەعسین بیری بەعسی بوونی هەیە یعنی هەر هەموو عەرەب دژی یەکن بەس کە دێتە سەر چەوسانەوەی کورد یەکن هەمویان یەکن بە هەموو تیرە و ڕەنگ و بیر و باوەڕە جیاوازەکانیان هەمویان یەکبوونیان هەیە لە چەوسانەوەی نەتەوەی کووردا و کورد پارێزگاری کەرکووک و جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە ئەمانە هەمووی کوردن پێویستە ئەمانە هەمویان دەنگیان یەک بخەن لە بەرامبەر جێبەجێکردنی یاساکانی بەعسا لە پەرلەمانە بە تایبەت کار بۆ ئەمە بکرێ و من پێم وایە ئێمە بە یەکگرتووی لە کەرکووکە و بە یەکریزی نەتەوەی کورد لە کەرکووکە ئەتوانین ڕوبەڕووی بە عەرەبکردن ببینەوە بەتەینا ناتوانین ڕوبەڕووی ئەو شاڵاوە دڕندانە ببینەوە کە 100 ساڵ درێژێ هەیە بەرامبەر نەتەوەی کورد بە تایبەت لەم ناوچەیە
دکتۆر نەها هەر ئالی هەموو سیاست لە کەرکووکی دەبێژن کەرکووک باژاری پێکڤەژیانەیە بەس ئەف تعریبژی هەر بەردەوامە یعنی پێکڤەژیانێک کو زڵم لە کوردان تێکردن بەس وەکی گوتن دەبێژن پێکڤەژیان لێ زڵم و زۆرداری لەسەر کورد بەردەوامە یعنی ئەڤ ئیدارەیە نو یا کەرکووکێ پارێزگارê nûyê Kerkûkê dikare ew pêkvejiyana ku tê xwestin bi rastî li Kerkûkê were pêkanîn Kurd ji bin vê zilmê jî xilas bin. ئەگەر بێت و پارێزگاری نوێی کەرکووک نازان بەڕاستی ناوەڕێکی ڕێکەوتنەکە یعنی خەڵک بە شێوەیەکی وتەبێژی حزبێکی یان لایەنێک یان کەسەکانی ناو ڕێکەوتنەکە یان ڕێکخراوەکانی ناو ڕێکەوتنەکە ئاشکرایان نەکردووە من گوێم لێ نەبووە بەڕاستی خۆم بەڵام ئەوەی ئەبیستین لە ڕاگەاندن و ئەم تۆڕی کۆمەڵایەتی شتۆ ئەبیستین یعنی ئەگەر پارێزگاری نوێی کەرکووک کە کووردە ساڵێک و 4 مانگیان 2 ساڵ پارێزگار بێ ناتوانێت پرۆژەکانی جێبەجێکە ناتوانێت ڕێگە لە بە عەرەبکردن بگرێ ئەبێ بەڕێز پارێزگار کە کووردە ئێستا تەمەنی یاسایی پارێزگار تەواو بکە بۆ ئەوەی بتوانێت شتێ بە شتێ بکە چونکە تو خۆت هەر پرۆژەیەک نازام ئەوانەی کە لە دەوڵەت شتا کارەکەن ئازانن هەر پرۆژەیەک ئەگەر هەموو کەرەستەیەکێ بێ پارە هەبێ هەموو شتێکە بێ پشتیوانی یاساییش هەبێ لەی شوێنە ڕەت نەکرێتەوە ساڵێکی گەرەکە لایەنی کەم هەر پرۆژەیەکی ئاوەدانی بێ یاسایی بێ بە تایبەت مادەی 140 پێویستە کاری لەسەرا بکرێ و پێویستە کورد بەیەکەوە بەتوندی ڕوبەڕووی پرۆسی بە عەرەبکردن ببنەوە و پرۆسی عەرەبکردن هەر لە سوتانی دەغڵدان ئەگە دەرفەتە بێ قسە بکەم لەسەرەوە هەر لە چوارچێوەی دەغڵدان سوتاننا نییە پرۆسەی بە عەرەبکردن لە نەهێشتنی زمانی کوردیە لە هەموو شوێنێکی کەرکووکە تەنها لە قوتابخانە کوردیەکانە زمانی کوردی بەکارهێنرێ ماوەیەکی تر گشتمانە بینە عەرەبەگە وا بڕوە ئێمە زمانی کوردی پەیڕەو نەکەین بەکار نێنین لە زانکۆیە لە پەیمانگەکانە لە دام و دەستگاکانی دەوڵەتە لە کاتێکە ئەمە شتێکی دەستوریە زۆربەی من ڕێزم هەیە زۆربەی ئەو کارمەند و ئەو بەرپرسە کوردانەی کە لە کەرکووکا بوون زۆربەیان لە پێش گۆڕینی پارێزگاران نانوێرا بە کوردیش قسە بکەن بۆیە ئێمە پێویستە کە زمانی کوردی زمانی فەرمیە لە دەوڵەتی عێراقا گوایە فیدرالیە گوایە عێراقی دیموکراتی و نامفرە ڕەنگی ئەو شتانەیە بۆیە ئەبێ ئێمە جگە لە ئەو ڕێگەکردن لە دزینەی زەوی زارەکانمان بە ناوی یاساوە پێویستە کار لەسەر جێبەجێکردنی زمانی کوردی بکرێت کە دەستەبەری مانەوەی نەتەوەی کورد زمانی کوردیە پاش 50 ساڵی تر گشتمانە بینە عەرەب و تورکمان و نەتەوەی تر و کورد نامێنێت لە کەرکووکە تۆ مناڵت وا زۆربەی قوتابخانە هەیە هەڵوەشاوەتەوە لەبەرەوەی خەڵک مناڵێنێتە قوتابخانەی کوردی عەرەبی کووردا ئەینێتە قوتابخانەی عەرەبی لەبەرەوەی لە زانکۆ نایڵن تۆ بە زمانی کوردی بخوێنیت و وەڵام بدەیتەوە ئەمەش پرۆسێکی تری بە عەرەبکردن ڕەنگە خەڵکانێکان هەر مادەی 140 ببینن مادەی 140 بریتی نییە لەوەی کە دێهاتەکان زەویان بۆ بگەڕێتەوە بەڵکو لە ڕووی ڕۆشنبیری و فەرهەنگیشەوە ئێمە داگیر کراوین بەڵێ دکتۆر ئەمانەی کە باسمان کرد لە بارەی تعریب و ئەو دژایەتی بەرامبەر کوورد دەکرێت لە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەند زیادی کردووە ینی مەبەست پرسیارەکە دۆ بوو چەندێک جیاواز بەڵێ لە چەندێک جیاوازە ئەو دۆخە ئایا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەمە زیاتر و زیاتر نەبووە لە چاو پێش 16 ئۆکتۆبەر زۆر جیاوازە چونکە 16 ئۆکتۆبەر بۆ هۆی ساڕێژکردنی برینی عەرەب لە پاش نەمانی سەدام حوسێن نەمانی سەدام حوسێن لە ڕووی دەرونیەوە عەرەبی تێکشکان بە تایبەتی لە کەرکووکە کە 16 ئۆکتۆبەر شاد بەو شێوەیە کە ئێمە کۆتاییمان پێات لە کەرکووکە دووبارە بە پێچەوانەوە دەرونی کورد تێکشکا و ئەمەش بە تایبەتی خەڵکی کەرکووک خۆتانە زانن یعنی شکست مردنی پێ خۆشترە لە شکست و ڕاکردن و ئەم شتانە هەموو کوردێک کورد هەمووی بە شێوەیەکی گشتی جوامێر و مردانەیە بەڵام بە تایبەتی ناوچەی گەرمیان و کەرکووک خەڵک لێرە مردنی پێ خۆشترە چونکە ئێمە ئەزمونێکمانێت لە ڕوبەڕووبوونەوەی بەعس و ڕەگز پەرست و ئەمانە بۆیە شانکەوتنی کورد لە 16 ئۆکتۆبەرە
ڕاکان جوبوری بە پاڵپشتی وڵاتانی هەرێمایەتی بە پاڵپشتی بەغا هەرچەنە ئەوان دژیەکەن بەس پاڵپشتیانە کرد بۆ پرۆسی بەعارەبکردن بە پشتگیری حەشدی شابی و سوپای عێراق و ئەمە وای کرد کە ئەوەی بەعسیەکان نەیانتوانی بیکەن ئەم پیاوە بە ئاشکرا بە بەرچاوی کوردەوە بە بەرچاوی حکوومەتی کوردستانەوە بە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتیەوە بە بەرچاوی یۆنامی و مافی مرۆڤ و ئازادی و دیموکراسی و ئەم شتانەوە بە ئاشکرا چرخیانەنا دەغڵدانی کوردەوە دەغڵدانی کوردیانە سوستان بۆیە ئەمە لە هیچ سەدامشتی وای نەکردووە یعنی بە ئاشکرا لە ناو شارە تۆ بێن ماڵ بەسەر تا بڕوخێن لەبەرەوەمە گەڕێکی کوردیە چەندین گەڕێکی سەرپێچی و زیادەڕۆی لە کەرکووکا بۆ عەرەب دروست کرد لە هات گەڕەکە کوردیەکانی بێ ئاوە کرد بێ کارەبا کرد ئەیڕوخانە سەریانە ئەمە پرۆسەیەکی تەواو سەدامی و تەواو بەعسیانەیە و پێویستە کورد نێلێ بە شێوەیەکی ئاسان پرۆسەی بە عەرەبکردن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نە لەسەر ڕاکان و نە لەسەر ئەو کەسانەی کە کردویانە لە سەریان بچێ بەڕاستی پێویستە ئەمانە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە و سزای خۆیان وەرگرن و پرۆسەی بە عەرەبکردن پرۆسەیەکی نایاسایی و ڕەگەزپەرستانەیە شەرمە بۆ کورد ئەم شتانە پەسند بکە. گەلێک سپاس دکتۆر فەرمان هیدایەت نویسکار چاودێری سیاسیش کەرکووکێ لەگەڵمان. سپاس.